ئەگەر هاتوویت بۆ ئەوی بزانیت چۆن لە پۆلی شەشە بەرزترین دەرەجە بەدەستبێنی و چۆن سعی بکەی و چۆن ئەم پۆلە گرنگەی کە مستەقبل دیارەکە لەم پۆلەیە دەرەجە بێنی و سەرکەوتنێکی یەکجار گەورە بەدەستبێنی. هاوڕێ عەزیز بەداخەوە پێتەڵێم کە ئەم ڤیدیۆیە بۆ تۆ نییە، تۆ توانی بڕۆیت حەزەکەین لاماندانیشی بەزەمە بۆ تۆ نییە. ئەم ڤیدیۆیە بۆ 90% خوێندکارانی پۆلی شەشە کەوا بەهۆی تێگەشتنێکی سەیر و سەمەرەوە لە پۆلی شەش تووشی قەلەقی و ناڕەحەتی و ترس و لەرز و دڵە ڕاوکێ و هەموو ئەو جۆرە حاڵەتە دەرونی خراپانی تر بوون و تووشی بێخواردنی و بێخەوی و نەخۆشی تری جەستەیش بوون. ئەم ڤیدیۆیە بۆ ئەوانە کە بەداخەواڵم و لەما دڵخۆش نیم کەواڵم زۆری خوێندکارانی پۆلی شەش و تەنانەت خوێندکارانی پێش پۆلی شەشیش و تەنانەت ئەو خوێندکارانش کە بە شەشا تێپەڕیون پێویستیان بەم ڤیدیۆیە و پێویستیان بە تێگەشتن لەو حاڵەتە هەیە. پۆلی شەش بەداخەوە لە تەواوی دنیاە، لە زۆرینەی کلتورەکانی دنیاە، لە زۆرینەی سیستەمی مۆدێرنی دنیاە پۆلێکی مەترسیدارە. واتە تەنها ئەم کێشەیەکی کوردی نییە، بەڵام من لەم ڤیدیۆیە دەمم وەم قسانم ڕوبەڕووی ئاڕاستەی هاوڕێیانی کورد زمانی خۆمەکەمەوانە. شەش بە مەترسیە بینە لە لای ئێمە، پێم وابێ ناکۆکێکمان نییە لەسەرەوە. هاوڕەکانت، پێش هاوڕەکانت، دایک و باوکت، کەس و کارت، مدیری مەکتەبەکەت، عاون مدیر، مامۆستاکان، فەڕاشە عەزیزەکان، هەر هەمووی یەک قسەت پێڵێن. شەش مەترسیدارە، شەش مستەقبەلی تۆ دیاریەکە، شەش پۆلێکی گرنگە، بڕۆ سعیەکەت بکە، ئەبێ لە شەشە هەموو کاتی خۆت بۆ سعی دیاری بکەیت. شەش گرنگترین ساڵی ژیانی تۆیە. ئەمە ئەو ڕستەیە کە تەواوی ئەم لایەنە جیاوازانە ڕۆژانە بە تۆێڵن پێش شەش و لە پۆلی شەشیشە. طبعا سەرنجتان ناوە نەرەڵم پۆلی شەش، ئەزانم حکومەتی هەرێمی کوردستان ئێستا پێشکەوتووە، ماوەیەکە پێشکەوتووە لە ڕاستیە و شەشی بۆ زیا کردو، ئێستا بۆ بە 12. بەڵام من چونکە لە جیلی پۆلی شەشم حەزەکەم بڵم شەش، نازانم خۆشترە ناوەکی، بەڵام کاڵم شەش مەبەستم لە پۆلی 12 مەبەستم لە کۆتا پۆلی ئامادەیە. ئەم تێگەشتنە خراپە، ئەم تێگەشتنە هەڵەیە بەداخەوە تێگەشتنی هەر هەمومانە، هەر هەمومان پیاە تێپەڕێوین، یاخۆت یا یەکێک لە ناو عایلەکەت یا دەوروبەرت یا خوێندکارانی پێش خۆت کە چوونەتە پۆلی شەش یا مامۆستاکانت یا دەوروبەرت یا میدیاکان، هەر هەمویان بەشدار بوون لە دروستکردنی ئەم وێنەیە بۆ پۆلی شەش، وێنەی دێوەزمە، نەک تەنها مەترسی، دێوەزمە. شەش بۆ لە خەتەرەکە. ئەگەر سەرنجتان نابێت لە میدیاکانە ئەو کاتی کە دەرجەی پۆلی شەش وەرەگیرێتەوە ئەوائیلی یەکەم دیاریەکرێن، ئەو کەسانی کە مقابلەیەکرێن یەکەم بوون، هەنێکیان زۆرێکیان بەداخەوە قسەیەکەی ئەیکەن کە تعبیر ڕاستگۆن، تعبیرە لە ژیانی پۆلی شەشیان. ئەڵەن چی؟ وەڵاهی من بەخوا نازانم، بەخوا 15 سەعات سعیمە کرد لە ڕۆژەکە، جاوا بوو 25 سەعاتی سعیمە کرد، نازانم زۆر سعیمە کرد، بەخوا نازانم خۆی شەو ڕۆژ ئەڵێن 25 سەعاتە، من 30 سەعات سعیمە کرد، اینجا 12 سەعاتیش دوعامە کرد، 13 سەعاتی نوێژمە کرد، ئیتر بەزەوەمە کرد، سعی نوێژ دوعا 40 سەعات لە ڕۆژەکە. ئەم تێگەشتنێکە کە لە ناو کوردی ئێمە زۆرە، لە ناو خەڵکی ئێمە زۆرە، بۆ چونکە هەمومان وە تێگەیەنراوین لەو کەسەوە کە مەترسی هەیە لەوەی کە لە شەشا دەرنەچێ تا ئەو کەسەی کە ئەوائیلی کوردستانە بێ، یەک باسنەیە، یەک تێگەشتنە کە شەش مەترسیدارە. و ئەم قسەیە
پەیوەندی بە فاکت و حقیقەتەوە نییە. ڕۆژانە پێی وتراوەتەوە 6 مەترسیدارە، 6 خەتەرە، 6 خۆتی بۆ حازرکە، 6 مستەقبەلی تۆ دیارەکە. ئەم ڕستەیە 6 مستەقبەلی تۆ دیارەکە. خەتەرە، مستەقبەل خەتەرە. تۆ جاری وایە لە کاتی یاریکردنە تۆپ ئەکەوێتە بە شوێنێکی حساسە ئەکەوێڵی مستەقبەلی فەوتە، چکە ئێمە مستەقبەلمان بەلاوە زۆر گرنگە وانە. شەشیش وایە مستەقبەل دیارەکە. ئێمە چونکە خەڵکێکین زۆر گرنگی بە مستەقبەلین و مستەقبەلمان زۆر ڕوونە، داهاتوومان زۆر ڕۆشنە. ئەترسین لەوەی کە شتێک کە مستەقبەلمان دیارەکە خراپینتیایە. حاڵەتێکی ئینسانی گشتیە، تەنها ئێمە نین. ئینسان کە پێی وترا ئەم لەحزەی مستەقبەلی تۆ دیارەکە ئەترسێ، وەی بابا توخوا بەچ دیتانە فریام کەون. یعنی ئەم مەترسیە لە حاڵەتێکە کە کاریگەری لەسەر ژیانی کۆمەڵایەتیش هەیە. چەند ماڵمان بینیوە ئەوانەی کە خوێندکاری پۆلی شەشیان هەیە، ئەڵەن چی وەڵا کاکە مێن بۆ لامان ئێمە ئیتر خوێندکاری پۆلی شەشمان هەیە، ئەمساڵ بە ساقەت هەمی وازمانیە بێنن. باشە، یعنی هەر ئەوە نەماوە لافیتەیەک هەڵواسن چۆن ڵی تازە هەیە بڵن خوێندکاری پۆلی شەشمان هەیە. بۆ چونکە ئەم تێگەشتنە هەیە کە 6 مەترسیدارە و خوێندکاری پۆلی شەش ئەبێ بڕواتە گۆشەیەک وەکو قەشەیەکی مۆنکێکی بوزی بۆ 3 مانگ بەتەنیا قسە لەگەڵ کەس نەکا، خۆر نەبینێ، تەلەڤیزیۆن نەبینێ، دنیا نەبینێ، سعی چکە 6 خەترە ئەبێ خۆتی بۆ حازرکەی و نابێ کەس ببینی، نابێ خەڵک بێن میوانی ناشرین و بێتام و عەبوس بێن ئەو جەوە عەزیمە لە خوێندکارە نازدارەکەمان تێگین. لەبەرەوە پێویست ئەتوانین 1000 نمونەی تری ئاوا هەر لە مێشکی خۆتا بژمێریت کە چۆن 6 کراوە بە مەترسی، 6 کراوە بە دێوەزمە. ئەم وێنەیەت لایات بێ، وێنەی 6 وەک دێوەزمە. یعنی پێویست ناکە بڵم لە یادیشە بێت چونکە هەمومانەوە ئەزانین، بەڵام ئەمە لە گۆشەیەکی مەشکتدانێت چونکە ئێستا چون بۆ بابەتێکی تر و دواتر ڕەبتی ئەم دوو شتە بە یەکەوە باسەکەم. خی گەورە جستەی ئینسانی وە دیزاین کردووە کە کاردانەوەی بۆ مەترسی هەبێت، چونکە ئەگەر ئینسان لە یادەوەریە لە وشەی مەترسی تێنەگا زۆر بڕناکات. یعنی حیسابکە نزیکەی 30,000 ساڵ پێش ئێستا باو باپیرانی ئێمە کە بۆ یەکەم جار لەم زەویە دەرکەوتون، ئەگەر هەستیان بە مەترسی نەکردایە، بەڵنگێت گویان نایەتێ، شێرێک لێەوەیەت گویان نایەتێ، مارێکە بۆیان گویان نایەتێ، هەستی مەترسیان نەبووە، ئاگر گویان نایەتێ، نازانیان مەترسی چییە، من و تۆم بڕۆ قسەمان نەکرد بۆ یەک. لەبەرەوە هەستی مەترسی، هەستی ئەوەی کە شتێک ئەکرێ مەترسی بێ بۆ تۆ، ئەکرێ یارمەتی دەربێ بۆی خۆت بپارێزی. و جەستەی ئینسان و دیزاین کراوە لەلایەن خوای گەورەوە کە کاتێک ڕوبەڕووی مەترسیەکە بێتەوە کە مێشک سیگنەڵە نێرێ مەترسی هەیە، تووشی حاڵەتێکە بێ کە ناونراوە fight flight response. fight flight response چییە؟ بریتە لە کاردانەوەی جستە بۆ مەترسی. fight flight شەڕکردن یا ڕاکردن، یەکێک لەو دوانە. یا شەڕەکەیت و ڕوبەڕووی مەترسیەکە دەبیتەوە، یا ڕائەکەیت و هەتا ئەتوانی لەو شوێنە دوورەکەویتەوە. کەوابێ کاتێک مێشکی تۆ سیگنەڵە نێرێ ئەڵێ مەترسیەک هەیە لێرەیە، جستەی تۆ چی ئەکات؟ دوو حاڵەتی هەیە، یا ڕائەکە یا شەڕەکە. ئێستا یاخود حاڵەتی سێهەمیش هەیە کە fight flight freeze. freeze یعنی ڕاوەستان لە جێی خۆدا، هیچ پێ ناکرێت، تووشی شۆکە بیت و لە شوێنی خۆتەوەستی. بینیوتانە کاتێک کە هاوڕێک سعوبەتەکە لەگەڵ برادەرەکەی ئەیترسێنێ لە شوێنی خۆی بۆ حەشارەیە لە پەنای دیوارێک کە کاتێک لەوێوێت ئەڵێ بخ یا ئەیترسێنێ شتێکی لەیەکە. خەڵک بەگشتی سێ حاڵەتی یا ئەوەست نازانێت چی بکات، تووشی شۆکە بێ وای لێ، یا ڕاکە ئەوێ هاوارێکەکە ئەوێ ڕاکە، یا جاری وایە پەلاماری ئاویش ڕوبەڕووی مەترسیەکە بێتەوە. ئینسانەکان ڕێکشنی جیاوازیان هەیە بۆ مەترسی، بەڵام بەگشتی سێ حاڵەتت هەیە. وەلەو کاتەی لەو ساتی کەوا جستە هەست بە مەترسیەکە، ئینسان پێویستی بە چی هەیە؟ پێویستی بە ڕاکردن یاخود
ڕوبەڕووبوونەوە هەیە لە هەردوو حاڵەتەکە تۆ جستەی ئینسان پێویستی بەچی هەیە پێویستی بە و بەشانەی جستە هەیە کە ئەکرێ ڕوبەڕووی ئەو دوو حاڵەتە ببنەوە و پێویستی بەو بەشانەی جستە نییە کە لەو دقەی مەترسیە سوودیان نییە کاتێک تۆ ڕوبەڕووی مەترسیەکە بیتەوە تێ ڕاکی پێویستە بە چییە پێویستی بە قاچەکانتە پێویستی بەدەستە هەتا بتوانی ڕابکەی ماسوولکەی بەهێستەوە لەبەرەوە جستە خوای گەورەوە دیزاینی کردووە کە ئەو نیشانەی مەترسی بۆ هات یەکسەر چیەکات ئۆکسجین ئەنێرێ بۆ ماسوولکەکان بۆ عەزەڵە بۆ ئەوەی بتوانێت بە خێراترین شێوە ڕابکە و بووی مانوو نەبی و ئۆکسجین و خوێن لەو شوێنانە ئەو ئەگرێتەوە کە ئەولەویەت نین وەکو بیرکردنەوە من پڵنگێ پەلاماریاوم کاتی ئەوم نێ بیرکەمەوە بزانم ئەم پڵنگا جۆرەکەی چۆنە خەڵکی کوێیە جەوی چۆنە ڕائەکەیت کاتی بیرکردنەوە نییە ڕاکە لەبەرەوە ئۆکسجین لە مێشک وەرەگیرێتەوە کەواتە بیرکردنەوە لاوازە بێ لە کاتی مەترسیە فرۆنتەل کۆرتێکس کە بەرپرسە لە بیرکردنەوەی ئینسان لاوازە بێ مەعیدە کۆندامی هەرس و خواردن داخرێ کاتی ئەوە نییە من هەرسکەمە ئابێ ڕاکەمە بێ خۆم لەم مەترسیە دوور خەمەوە یا بێ شەڕکەم کاتی مەعیدە و هەرسوانە نییە مەعیدەش هەوەستێ بە یەکجارینە بەڵام ئیشی هەرسکردنی هەوەستێ خەو نامێنێ چونکە مەترسی هەیە ئینسان لە کاتی مەترسیان ناتوانێت بخێ چونکە بێ ئەلەرت بێ ئەبێ ئاگای لە خۆی بێ بە وشیار بێ وانە لەبەرەوە سێ فانکشن سێ حاڵەتی زۆر گرنگی ژیانی تۆ کە ڕۆژانە لەگەڵ تایەکە بریتە لە بیرکردنەوە خەو خواردن لە کاتی مەترسیان نامێنێ بەڵام جستەی ئینسان خوددا خوا دیزاینی کردووە کە دوای نەمانی ئەو مەترسیە بگەڕێتەوە حاڵەتی ئاسایی خۆی یعنی کاتێک یەکێکەڵە بخ لە ناکاوە تۆ حاڵەتێکە تووشە بێ ئەدرێناڵینە بەرزە بێتەوە درسە بۆ دروسە بێ وایە بەڵام کە ئەوە نەما ئەگەڕێتەوە حاڵەتی ئاسایی خۆت کە پڵنگەکە نەما ئەگەڕێتەوە حاڵەتی ئاسایی خۆت ئێستا وێنەی شەشتان لە خەیاڵایە کە شەش دێوەزمەیە کراوە بە مەترسی لە مێشکی ئینسانە و باسی مەترسیشمان کرد کە چه حاڵەتێک بەسەر ئینسانە ئەهێنێ و چه ڕێکشنێک لە جستەی ئینسان و لە تێگەشتنیان بۆ دنیا دروستەکە کێشەیەکی تر ئەوەیە هەل دەربارەی مەترسی ئەوەیە کەوە تەنانەت مەترسی ئەکرێ وجودیشی نەبێ ینی پۆلی شەش ینی بوونێکی فیزیکی نییە پۆلی شەش بوونی شەش حاڵەتێکە کاتێکە بەڵام ئینسان ئەکرێت لە شتی نەبووش بترسێ شتێکە بوونی نیە ئەکرێ لێ بترسێ چونکە مێشک توانای دروستکردنی مەترسی هەیە دروستکردنی سیناریۆی هەیە و مێشک توانای ترسیشی هەیە لە داهاتوو واتە مێشکی ئینسان لە ڕاستیە ئەمە فیچەرێکی زۆر عەزیم نییە واتە خەسڵەتێکی عەزیم نییە ئێمە بە عەزەمەت تێزانین ئێمە ئینسان گەورەین ئێمە ئینسان زۆر عەزیمین ئێمە گەورەترین شتی ئەم دنیاین ئێمە هەموو شتێکە زانین ئێمە توانین سیناریۆ هەزاران ساڵ لەمە دوای خۆمان بزانین ئێمە پێشکەوتوترین مەخلوقی دنیاین ئێمە زیرەکین ئەو نوش زیرەک نین چونکە ڕاستە گرنگە کاتێک مێشکە توانێت سیناریۆ دەرباری داهاتوو دروستکە واتە تۆ هێشتا نەچوویتە شەش لە شەش دەرسی تۆ هێشتا چاوپێکەوتنی ئیشە هەیە ڕێی مقابلت دەکەن هێشتا نەتکردو وەڵام لێ دەرسی مێشک بێعقڵە مێشک ئەتوانێت لە داهاتووش بترسێ ئەتوانێت قەلەقی هەبێ بۆ داهاتوو چونکە لە ئێستایا نییە مێشک هەرگیز لە ئێستایا ناژی بەردەوام یا لە ڕابردووە یا لە داهاتووە کەوا بێ شەشکراوە بە مەترسی مێشکیش لە کاتی مەترسیە ئەم حاڵەتەی بۆ دروسە بێ و مێشکیش ناتوانێت حەقیقەتی مەترسی حەقیقی و مەترسی ناحەقیقی لە یەکجیاکاتەوە کەوا بێ مێشکی تۆ لە مناڵیەوە فێر کراوە کە شەش مەترسیە ئێوتمان چی ڕۆیە کاتێک کە مێشک پێی وایە شتێک مەترسیدارە جەستە تێکا بەسەرێکە تەسەوورکە ئەگەر بڵنگێک پەلاماری تۆ بە تەنها 20 دقەیە نیو سەعاتە ڕاکەی یا شتێک ڕوئات نەجاتەبی حاڵەتی خۆت دەچێتەوە حاڵەتی ئاساییت بەڵامە ئەگەر 365 ڕۆژ تۆ لە مەترسیابی بە درێژایی پۆلی شەش تۆ لە هەستی هەستکردن بە مەترسیا بژیت من زیاتر لە ڕۆمۆڵێم زیاد لە 365 ڕۆژیش چونکە ئینسان لەوە تێچێتە ئامادەی
و ئەزانێ کە شتێکەکەی ناوی شەشەوە خەتەرەوە پێڵەن خەتەرەوە گرنگە و مستەقبەلی تۆ دیارەکە و ئەیترسێنن و ئەیخەنە حاڵەتێکی ئینعزالی کۆمەڵایەتی کە ئەوەی تر ترسەکەی دروست زیاترەکە و سیستەمی پەروەردەیی ئێمە بە جۆرێک دروست بووە کە بارێکی زۆر قورسە خاتە سەر شەش و تەلەبەی پۆلی شەش تەسەور کە تۆ نزیکی 2 ساڵ لەم حاڵەتی مەترسیا بیت بە تایبەت لە شەش خۆیە تەسەور کە ئەگەر تۆ 365 ڕۆژ لە بڵنگێک ڕابکەی و بڵنگەکەی تۆ پۆلی شەشە ئەبێت چی ڕووبە جستە داغانەکە لەبەرەوە کاتێک تۆڵی دانا من خەوم نەماوە خواردنم نەماوە قەلەقم ئەوم سترێسێکی زۆرم لەسرە من بێتەڵێم چونکە تۆ شەش بە مەترسێ بینی وە گوناحی خۆشە نییە پێت وتراوە شەش مەترسیە شەش خەتەرە خۆتی بۆ حازرکرد بۆ لە گرنگەکەی ژیانی هەمومان مستەقبەل دیارەکە ئەگەر لە شەش دەرنەچی تەواو تۆ تەفتەفنیش بووی حالەکەی چییە؟ حەلی چییە؟ تەواو تۆ لە شەشایت و قسانت بۆ کرا و ناتوانانی وازبێنی لە شەش طبعاً و ناشتەوێ وازبێنی بەڵام حەل چییە؟ تەواو من تەفنیش بوو من هیچ اختیارێکم نییە چی بکەم؟ شت زۆرە بیکی بەڵام گرنگترینیان کە ئێستا بیکەی بریتە لە ئەوەی تێبگەی کە هەرچی بە تۆ وتراوە دەربارەی پۆلی شەش درۆیەک زیاتر هیچی تر نییە شەش مستەقبەلی تۆ دیاری ناکە بە هیچ شێوازێک چونکە مستەقبەل بوونی نییە مستەقبەل شتێک نییە بەناوی مستەقبەل دروستکراوی ئینسان خۆیەتی دروستکراوی مێشکی ئینسانە بابەتێکی قوڵی معریفیە ناڕۆمە ئەو بابەتەوە هەرچەند حقیقەتێکی سادەیە بەڵام ناڕۆمە ئەوەوە تەنها ئەوەندەت پێڵم کە لە پراکتیسیشە لە حقیقەتیشە لە ژیانی ڕۆژانەشە شەش مستەقبەلی تۆ دیاری ناکە من کەم قسانە بۆ تۆکەم خۆم بە هەموو حاڵەتانە تێپەڕیم لە پۆلی شەشە چونکە من لە یەکی ئیبتیداییەوە هەتا ئامادەی هەموو ساڵێک یەکەم بووم و معفوی عام بووم زیرەکی پۆل بووم تەنانەت لە شەشی ئیبتیداییە من یەکەمی هەڵەبجەی شەهید بووم یعنی بەردەوام چاوەڕوانیەکە بوو لە من کە تۆ ئەبێ دەرەجەیەکی بەرزبێنی واتە کە چوومە شەش بێجگەم دێوەزمە چاوەڕوانی گەورەشە بوو کە ئەبێت تۆ لە یەکەمەکانبی ئەو ئەوائیلبی ئەبێ وابی ئەبێ فڵانبی من بەم دێوەزمەوە ڕۆژمە پۆلی شەش هەرچەند خۆم زۆر بە مهمە زانی وەمونە بابا شەش چیە ئێمار بە فشاین یەکەینەوەانە بەس چونکە لە مێشکتا تۆ فعلەن شەش بە مەترسیە بینی و شەش بە مستەقبەلە بینی ئەگەر خۆشە نەیبینی ئەوەنە ئەم قسە وتراوەتەوە بە گوێتاکە مێشکت وەری گرتووە من تووشی سترێس بووم تووشی قەلەقی بووم بە کۆمەڵێک حاڵەتا تێپەڕیم کە لە ژیانمە ئەزمونم نەکردبوو و بەداخی شەوە کە چوویتە لای هەندێک دکتۆری ئازیز نانەزانی چییە دەرزیان بۆ نووسیت تا ئەخیر جار چوومە لای دکتۆرێکی نازدار و ئازیز ناوی ئەوە بم چونکە ئەو ئیشێکی باشی کرد دکتۆر تەها مەحوی کە پێوتم کوڕی خۆم تۆ سترێسە هەیە تۆ خەفەتە هەیە من تا ئەو دەقە وشەی سترێسم گوێ لێ نەبوو چونکە لە ژیانە سترێسم نەبوو سترێسیشم هەبوو بە سترێسی ئاسایی ڕۆژانە بوو لەم پۆلای ئیمتیحانێک تەیە فڵان شتەیە بەس ئەم ڕوئیە مەترسیدارم بۆ مەکتەب نەبوو بۆ پۆلی شەش نەبوو تا ئەو ساڵە لەبەرەوە من بە حاڵەتێکی زۆر خراپی دەرونی فیزیکی شاتێپەڕیم هەناسەم قرس بوو خەوم نەما بوو هەموو شتانی کە ئێستا وتم چونکە لە مەترسیا بوو من بەردەوام لە مەترسیا بوو و بەردەوام گەورە ترسە گەورەکەژەوە بوو کە ئەگەر منم ساڵ دەرەجە نهێنم چی بەسەر منایەت لە مستەقبەلاوە ئەو ترسە ئەوەی تر قەلەقی زیادەکردم وای لێ ئەکردم کە سەرڕای ئەوەی قەناعەتم بەخۆم هێنا کە هیچ مەترسێک بوونی نییە بەڵام نەمەتوانی و بە حاڵەتەکەی خراپترە کرد خەو نەمابوو خواردن نەمابوو یا خواردن زۆر بوو چونکە هەردوو حاڵەتەکەی هەیە یا خواردن نامێنێ یا زۆرە خۆیت چونکە هەستی تێربوونت نامێنێ و ئەم قسەیە کە مستەقبەل لە دیارەکە بەردەوام لە گوێما ئەزرنگایەوە 81 شتێکمە هێنا لە شەشە 82 و بەم ڕوئیەوە ڕۆشتمە دەرەوە لە پۆلی شەش کە شەش مستەقبەلی تۆ دیارەکە بەڵام لە لەحزەیەکە گەشتمە و قەناعەتی کە ناکرێ دەرەجەیەکی پۆلی شەش مستەقبەلی من دیاری بکەم و لەجێی ئەوەی کە خۆم بەم دەرەجەوە ببەسمەوە بڕیارممە بڕیارێکی تۆزێ هینیش بوو شێتانە بوو بەڵام بڕیارممە کە لە دەرەوەی ئەم دەرەجەیە
بۆ خۆم بگەڕێم و ئەم دەرەجەی مستەقبەلی من دیاری نەکات چونکە ئینسان لەوە گەورەترە کە دەرەجەیەک ساتێک پۆلێک دیاری بکە کە ئەو چی لێت قەناعەت یەکەم جار ئەمیس بڕۆمە بەشی شەریعە کە من دەرەجەکەم شتی تری وەریەگرت وتمە چمە شەریعە بەشی شەریعە بۆ من باشە تێگەشتێکی باش بۆ کۆمەڵێک عیلمی ئاینی کە پێویستە بیزان فێرەبی دواتر منحەیەک هات بۆ بواری میدیا لە رووسیا شریعە و رووسیا فەرقیان تۆزێ زۆرە هەرچەندێ ساڵەن شریعەی زانکۆی سلێمانی تۆزە لە رووسیاژە چێ بەڵام ئەوە بوو اختیارەکەن دواتر هاوڕێکی عزیز بە ناوی پێشەوە هات زانکۆی ئەمریکی بە من ناسان کە سەرڕای ئەوەی کێشەی زۆرە بەڵام یەکێکە لە زانکۆ باشەکانی کوردستان و من بۆ ئەوەی بتوان پاری زانکۆی ئەمریکی بەم دوو ئیشمە کرد چونکە زانکۆی ئەمریکی بە پارە بوو و من کاتێک بڕیارما بڕۆمە ئەوێ ئەمتوانی بچمە لە بەشی میدیای زانکۆی سلێمانی ژوەرگیرم بەڵام ئەمتوانی بڕۆمە ئەوێ ئاساییترە پارەشیان نایەتێ نەک پارە بیت بەڵام وەکوتم بڕیار نەبوو 82 مستەقبەلی من دیاریکە ئەو شتێکە منە ویست لە زانکۆی ئەمریکی هەبوو و ڕۆژمە ئەوێ و دوو ئیشمە کرد بۆ ئەوەی من پارەی خوێندنەکەم بوو لە هەنێک حاڵەتی پۆلی شەشا سێ ئیشیشمە کرد تەرجمەشمە کرد لەگەڵەیە بۆ ئەوەی بتوان پارەکەم بوو بەڵام بڕیارەکە ئەوە بوو کە ناکرێ 82 مستەقبەلی من دیاری بکە و فعلا 82 مستەقبەلی منی دیاری نەکرد هەرچەند من ئێستا بڕام بە وشەی مستەقبەل و ئەچیڤمنت و سەرکەوتن ئەوانە نییە بەڵام بۆ ئەوەی هاوڕێکی عزیز کە ئەوێ نمونەی پراکتیکەڵ وەرگێ نمونەی عملی لە بەردەسابێ من پێچەڵێم تەنانە لەگەر لەو ئاستا لاوازەشا سەیری سەرکەوتن بکەیت دەستکەوتەکان وەکو شەهادە و گەڕان و دنیابینین و زانکۆی باش وانە ببینی کە من ئەوانە بە دەستکەوت نابینم بەڕاستی بەڵام لەو ئاستە لاوازەشە دانا 6 مستەقبەلی دیاری نەکرد من دوایەوە ڕاستەوخۆ هەر بەو پاری کۆم کرد بووە ڕۆشتم لە مالیزیا ماستەرێکم خوێند دواتر لە یەکێ لە زانکۆ باشەکانی دنیای لەوێ دواتر کە گەڕامەوە چەند ئیشێکی جیاواز لە چەند شوێنی جیاواز ئیشم کرد کە هەمووی ئیشی زۆر باش بوو و هەمووشی وەریەگرتی زۆر بە مەمنونیش وەریەگرتی چونکە توانە و سکیڵ و ئاستی ئەو ئیشانت هەیە کە لە کاتێکا من لە 682 هێناوە لە بیرتان بێ مستەقبەل ئەی مستەقبەل چی لێهات خاڵە دواتر سپاس بۆخوا لە چیڤنینگ سکۆڵەرشیپ وەرگیرام چیڤنینگ سکۆڵەرشیپ و مینحەیەکی بەریتانیە لەلایەن وەزارەتی دەرەوەی بەریتانیا ساڵانە لە نێوان دەیان هەزار کەس ئەدرێ بە 2000 کەس و من چەند ساڵێک لەمەوبەر ئەو مینحەیەم وەرگرت و لە یەکێک لە باشترین زانکۆکانی بەریتانیا و لە یەکێک لە 100 باشترین زانکۆکی دنیا کە زانکۆی دۆرم یونیڤەرسیتیە خوێند ماستەرێکی دیکەم خوێند هەرچەند نەخوێندنی ماستەر بەدەستێنانی ئەچیڤمەنتی گەورە لە بواری ئەکادمی و بواری ترە ئەمانە هیچی دەستکەوت نین ئەمانە شتانێکگر ئینسان هەوڵەیە جۆرێک لە جۆرەکان خۆیانی خۆی پێ فری و بە بۆی بڵێ من شتم بەدەستێنەوە سەرکەوتنی حەقیقی وە خۆشبەختی حەقیقی لەناو ناخی ئینسانە کە بەخواگر لە داهاتوە مەجالێ بێ زیاتر لە بابەتانە دوێن ئەم ڤیددیۆیە ویستم ڤیددیۆیەکی بە پەلەو خێرا بێ بۆ هاوڕێیانی کە ئێستا هەست بە ستەکبوون هەست بە گیران هەست بە تێگیرانەکەن لە پۆلی شەشە هەستەکەن تاو ناتوانن لەم سجنە نەجاتیان بێ ئەم ڤیددیۆیە زیاتر بۆ ئەوانە و لە داهاتووە ئەگەر خوای گەورە مەجالیە و ئێوە ئینترست و ویستان هەبوو بۆی زیاتر ببیستن زیاتر و بەقوڵتر لەو بابەتانە دوێن کە هەمووی حقیقەتی زۆر سادەن و پێویستە ئینسانی ئەمە بیانزانێ بەڵام لەم دەقەیە بە تۆڵم هەر قسەیەک پێ دوودراوە کە 6 مستەقبەلی تۆ دیاریەکە شەقێکی لێە تۆ خۆت مستەقبەلی خۆت دیاریەکی و لەویش قوڵتر مستەقبەل بوونی نیە ئێستا بوونی هەیە ئێستای خۆت مەکە بە قوربانی داهاتوویە کە بوونی نیە ئێستا بوونی هەیە پلانت هەبێ ئامانجت هەبێ هیچی ئەمانشتی خراپ نین بەڵام بۆ گەشتن بەو پلانە ئێستت مەشێوێنە بە خۆ ترساندن بە دروستکردنی ترسی وەهمی بۆ خۆت کە 6 مستەقبەلی تۆ دیاریەکە 6 مستەقبەلی تۆ دیاری ناکات تۆی ئینسان زۆر گەورەتری لە دەرەجەیەک تۆی ئینسان زۆر گەورەتری لە دەرەجەیەک هێنانی دەرەجەیەک ئەکرێ باش بێ من نازان باشیانە خوای گەورە خۆی زانێ
دەرەجە هێنان باشیانە، هێنانی دەرەجەیەکی بەرز لە خودی خۆیان شتێکی باش نییە و شتێکی خراپیش نییە. کابێت تۆ چی بکەیت؟ خاڵی یەکەم گرنگترین شت کە ئێستا بیکەی ئەوەیە کە تێگەشتن بۆ شەش بگۆڕی. چۆن ئەیگۆڕیت؟ هەوڵ بە لەجێ بیرکردنەوە لەوەی کە لە شەشا چی ڕۆیە، سبەینە چی ڕۆیە، لە دەرەجەکان چی ڕۆیە، ئێستا ئەوە بکە کە پێویستە بیکەیت. ئەمڕۆ تۆ پێویستە بخەوی هاوڕێ، بڕواتە بێ. ئەم قسە لەوە چێ نەوەیەک دەرکەوێت، من توخوا یعنی من بۆ ئەوی لە شەشە دەدەجێی بەس بێنم ئەبێ بخەوم والله گوناحە گوێ تۆ بگرم بەخوا گونە والله چێ دەوە دەدی ئەو هەموو کاتی خۆم سەلف کرد کورە منە بێسە سعیکەم، منە بێ بڕۆم سعیکەم 30 دقە زۆر من سعی من کاتم نییە، من لە شەشام کاتم نییە، لە شەشام من گوناحە گوێ لە تۆ وەرگرم. هەمومانەوە بەسەرهاتوانیە جاری وایە ناتوانانی پێ بکەنی، یا نانێکی خۆش بخۆی، یا لەگەڵ عایلەکە تا دانیشی، یا بڕۆی سەیرانی بکەیت چکە تۆ لە شەشایی وەکە ئەژڕۆی دایم خەیاڵە لای شەشە. بەڵام من بە تۆ ئەڵێم هاوڕێ ئەمڕۆ تۆ پێویستە بە خەوە خەوێکی باش بکە، ڕۆژانە هەوڵ بە 8 ساعت کەمتر مەخەوە، چونکە وەک چۆن لە کاتی بوونی مەترسیا خەو نامێنێ عکسەکەشی ڕاستە، ئەگەر ئینسان خەوی چاکە مەترسیەکەش کەمە بێتەوە. طبعاً پێشەوە بێت تێگەشتنت گۆڕی بێت کە تۆ لە مەترسیانیت بۆی بتوانانی بخەوی. ئەو دوو شتێک تەواوکەن. خواردنت چاکە، زۆر مەخۆ تەنها لەبەرەوەی کە خەفەتە هەیە و بخۆ ئاگال لە خۆت نەمێنێ. خواردنت چاکە، هەوڵ بە هەرچە من خۆم ماوەیەکی زۆر کەمە سەوزە خۆم، من قەت سەوزە خۆر نەبوو کە بۆ یەکێکە لە شتە خراپەکان. سەوزە زۆر بخۆ، لە پۆلی شەشە بە حەمە سەوزە خۆر هەتا توانی سەوزە بخۆ، نەگەر لە شەشە لە هەموو حاڵەتێکی تریشە. بەڵام شەش خۆی سترێسێکی ئاسایی هەیە، جستت پێویستی مامەڵەکردن لەگەڵ ئەو مانوێتیە هەیە، یعنی ئەگەر هیچ مەترسێکیش بوونی نەبێ جستەی تۆ جۆرێک لە هەستکردن بە سترێسی تیا ئەبێت. تۆ گەر کرێکارێکیش بێ و سترێسەتە بێ، حاڵەتێکی تریش بێ و سترێسەتە بێ، دەلەوەی پۆلی شەشیش کە ڕۆژانە سعیە کاتوە پێویستی بە سعیەکی زۆرە سترێسی ئەبێت، بەبێ بوونی مەترسی و بەبێ بوونی تێگەشتنە هەڵەکەش سترێسی ئاسایی تەبێت. لەبەرەوە بۆ مامەڵەکردن لەگەڵەوە هەوڵ بە خواردن و خەوت چاکی. کە خواردن و خەوت چاکرد و تێگەشتنێش بۆ شەش گۆڕی کە شەش مەترسی نییە و مستەقبل شتێک نییە لێ بترسی، ئەبینیت لەماوەی 1 هەفتەیە بەرەبەرە جستت ڕێکەڤەرە بێتەوە، چاکە بێتەوە. ناڵم بە یەک جاری ترسەکە نامێن لە مێشکتا، چونکە 18 ساڵە تۆ درۆیەکە بێ ئەو درێکە شەش مستەقبەلی تۆ دیارەکە درۆیەکە 18 ساڵە خراوەتە مێشکتەوە بە 8 ڕۆژ لا ناچێ، بە 8 سانیە لا ناچێ، بە 8 مانگیش لا ناچێ. بەڵام لایانی کەم ئەتوانی نەهێڵیت تووشی قەلەقەیەک بیت و تووشی حاڵەتێکی دەرونی بی کە دوای شەشی زەرەر لێە، چونکە شەش مەحەتەیەکی زۆر خراپە لە ژیانی زۆر بەمانە. ئەم ترسە درۆینەیە کە دروست کراوە کارێکەکە کە ئینسان زەرەرێکی دەرونی ئەو تۆی لێ بکەوێت لە شەشە کە جاری وایە چەند ساڵێکی ئەوێ بۆی لێی ڕزگاری بێ، چونکە جەستە یادەوەری هەیە. کاتێک تووشی سترێسەبی، تووشی ئازارەبی لە جەستەتا، تووشی کێشەیەکەبی، تووشی ترسێکەبی، هەراوە لە یاد ناچێتەوە هەتا شەش تەواو بوو هیچ کێشە نەمانە. ئەو ترسانی لە شەشە تووشی خۆت یەکەی لەسەر ئەساسی هیچ لە چەند ساڵی داهات و جاری وایە لە تەواوی ژیانیشتا هاوڕێتە بێ. هیچ ساتێک لە ژیانە، هیچ شتێک لە ژیانە ئەوە نەهایەنێکە ئینسان خۆی بۆ فەوتێنێ. تۆ لە پێناوی مستەقبەلێکا کە بوونی نییە خۆتە فەوتێنی، خۆت گرنگتری لە شەش، خۆت گرنگتری لەو مستەقبەلش کە ناویە بن و بوونی نییە. لەبەرەوە باشترین شتێک کە تۆ ئەمڕۆ بیکەی بریتیە لە خاوبوونەوە، بریتیە لە ئیسراحەتکردن. لە باڵەوەشە ئەتوانی سعی خۆت بکەی، کاتی خۆشدانی بۆ سعی وە سعی بکە. من ناڵم با بە شەش فشەیە بڕۆ بخۆ جەو بگۆڕە و ڕەقسکە و دانسکە و بایە و کورە با بڕۆ جا هەیە خوایە تەشتی تر بۆ نوێژەکە، زۆر نوێژەکە لە شەشە، یا خۆی زۆرە خوێنێتەوە لە شەشە، زۆر سەیری شتێکی ترەکە. ئەوەش مەکە. من نامەوێت تۆ واز لە سعی بێنی بەڵام شەش بە مەترسیدار ببینی، نا شەش بە مەترسیدار مەبینە بەڵام سعی زۆر بکە. ئەو دووشتە دژی یەک نین. تۆ سعیەکەیت لەبەرەوەی ئەتەوێ ئامانجێک تێ، ئەگەر هەتە ئامانجێک تێ لە دوای شەش ئەڕۆیت بەدەستی بێنی. بەواتایشی تر تۆ ناتوانانی درۆ لەگەڵ خۆتا بکەی، ناتوانانی بڵێ وەڵا لە مێشکتا ئەگەر قەناعەت دوای بە شەش مەترسیدارە و شەش مستەقبەلی تۆ دیارەکە، ئەگەر سعی نەکەیت قەلەقت زیاترە بێ. واتە ئەگەر تۆ شەش بە مەترسیدار ببینی سعیش نەکەی، بڕۆی جەو بگۆڕی، لە کاتی جەوگۆڕینەکە هێشتا هەر مێشک لای شەشە،
و هەر قەلەقتێ و مەترسیەکەت زیاتریشە چونکە کاتێک شەش کاتێک سعیەکەیت لایەن کەم خۆتە فریوەی ئەڵێ کاکە شعیەکەم مەترسی داجا بەڵام منی شعیەکەم چی بکەم یعنی هەرەوەم پێکرێ ئەگەر بە مەترسیداری ببینی بەڵام ئەگەر بە مەترسیشی ببینی و سعیش نەکەی ئەوە خراپترە لەبەرەوە من ئەمەوێت و بە مەترسی نەبینی نەک لە مێشکتا هەر پێ دووا بە مەترسی و بڵێ وا وڵات دانا و توێتی سعی مەکەن وڵا و دوێتی شەش فشەیە بۆ خوا فشەیە من تەوا با بدایکە باوکەوە نسەیری کەەوە من نەموو فشەیەتەوە ئەو کوڕە دوو ماستەیشی خوێندووەڵە فشەیە بۆ خوا فشێتەوە وڵی بۆی بەم جا لە سعی بکە خۆم زابچی لەکەم منەوە ناڵێم من ئەڵێم بە مەترسی مەبینە چونکە فعلەن مەترسی نییە ئەم ڤیددیۆیە بۆ هاوڕێیانی ئازیزی پۆلی شەش ئەگەر سوودێکتان لێبینیوە خەڵکی تریش لە دەروی پۆلی شەش یا پۆلی شەش خۆیان حەزەکەم لە خوارەوەم ڤیددیۆیە تەجروبەی خۆتان تێگەشتنی خۆتان بۆ ئەم بابەتە بنووسن ئەگەر پێویستان بە ڕوونکردنەوە پرسیارێکیشتان هەیە من لێرە لە قسمەتانە و ئامادەم ڤیددیۆیتر لەسەرەوە بابەتە ئامادەکەم کۆمەڵێک بابەتمان باس کرد لەم ڤیددیۆیە کە لەبەر ئەوەی نەمی زیاتر لەمەش کاتان بگرم لە کاتی تر بە تەفاسی لە ڕوێنە ناوی بێگومان ئەگەر سوودێکی هەبێ بۆ ئێوەی عازیز ڕێز و سڵاو